لەسەرم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز کامەران ساڵح باجگر جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لەگەڵ مەلە هەولێرەوە کاک کامەران زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لە کوردستان 24 بەگشتی پێم بڵێ پرۆسەی نۆژەنکردنەوەی قەیسەری چۆن بەڕێوە دەچێت؟ سەرەتا زۆر سپاستان دەکەم کامەران سڵاح سعید بازگر و هەروە بە بۆنەی هاتنی ڕەمەزان پیرۆزبایی لە هەموو جیهان دەکەم و هەروە بە کوردستان بە تایبەتی هیوادارم ڕۆژ و عیبارەتی هەموو لای قبول بیتن. سەرەتا پاش ئەو سوتانە ئاگرکەوتنەوە ناو بازار هەروە بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان دووجار سەردانی بازاری قەیسەری کرد. بەڕاستی خۆی لە خۆیدا ئازاری هەموو بازرگانیانی کەم کردەوە بە هەموو جۆرەکە باڵێنیدا کە بتوانین نزیکترین کات دەست بەکارەکە بگریت و هاوکاری بکات و نوژنی بازار بکرێتەوە. خۆشبەختانە توانی نوژنکردنەوەی بازار دەست پێ بکات و هەروە 137 دوکان ڕادستی بازرگانانی کوردستان بازاری قەیسەری بکرێت و بتوانن بگەڕێنەوە سەر حاڵ و کار و کاسبی خۆیان. چەند دوکان ماوە ئێستا ڕادستی خاوەنەکانیان بکرێتەوە؟ ئێستا ئەوەی کە ئەمن ئاگادارم نزیکەی 125 دوکان لە قەیسەری کەونەکە ماوە، بۆیە خۆتان دەزان ئەوە شوێنێکی ئەسەری بوو، کارکردن لەو شوێنە زۆر زەحمەت بوو و هەروە لە نزیکەوە ئێمە وەکو پەیوەندیمان لەگەر پارێزگاری هەولێر هەیە. پارێزگاری هەولێر لە نزیکەوە زۆر ئاگاداری لەو بازارەیە زۆر زەخت دەکاتن کە زووترین کات ڕادستیان بکرێتن، بەڵام ئەو شوێنە شوێنێکی ئەسەری بوو. دوکانەکان زۆربەی دوکانەکان نزیکەی دەکاتە 150 تاکو هەندێک دوکان هەیە مێژووی دەکاتە 200 ساڵ کە شوێنێکی مێژووی بوو و هەروە ئەمە دەمانێت وەکو پارێزگاری هەولێر باڵێنی دابوو وەکو خۆی دوکانەکان چۆن بووە کە وەکو مێژووی بووە وەکو خۆی ڕادستی هاوڵاتیان بکرێتەوە. باشە کەی ڕادست دەکرێنەوە؟ چاوەڕێ دەکەن ینی پێش جەژنی ڕەمەزان ئەم دوکانانە ڕادستی خاوەنەکانیان بکرێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو ژووری بازرگانی دنیاش پەیوەندیمان بە پارێزگاری هەولێر کرد، ئەویش پەیوەندی لەگەر مقاول و ئەو کەسانێکە بەکارن لە بازاری قەیسەری باڵێنیان داوە کە نزیکترین کات پێش جەژن ئینشاڵڵا ڕادستی بازرگانان بکرێتن بۆ ئەوەی ئاوادانی بکرێتەوە قەیسەری بازاری هەولێر، چونکە شوێنێکی مێژوویە نەکو بۆ بازرگانان، بۆ هەموو دانیشتوانی شاری هەولێر ئەم شوێنە شوێنێکی پیرۆزە. باشە کاک کامەران، چی لەبارەی قەرەبووکردنەوەی ئەو خاوەن دوکانانیانی ئەوان جارێک بە سووتاندنی دوکانەکانیان بە سووتانی ئەو کاڵەوشمەکانی لە دوکانەکانیان بوون، جارێکیش بە ئەو ماوە دوور و درێژەی کە سەرقاڵی نۆژەنکردنەوەی دوکانەکان بوون، بێگومان زیانێکی زۆریان بەرکەوتووە. ئێوە هیچ ئاگادارن لەوەی کە چۆن قەرەبوو دەکرێنەوە؟ بەڵێ زۆر بەداخەوە ئەم کارە ساتە زەرفشتەنێ و بەڕاستی وابزانم ئەو ئاگرا لە ناو دڵی هەموو کەس و کاری هەولێر تا بەس بازاری قەیسەری نەبوو، شوێنێکی پیرۆزی هەولێر بوو. بەڵام قەرەبوونکردنەوەکە یەکەم سەرۆکی حکوومەت باڵێنیدا بۆ نوژووکردنەوە لە ئەستۆی خۆی حکوومەت کرا و هەروە قەرەبووکردنەوەکە لەسەر ئاستی هەر بازرگانێک چەند زەرمەند بووە بە پێی پێویست هەبوو 5 ملیۆن هەبوو 10 ملیۆن هەبوو تا 20 ملیۆنیش و هەروە بازرگانانی خۆمان وەکو هاوکاری بازرگانەکەمان کرد و ئێمەش وەکو ژووری بازرگانی بە خۆشحاڵیەوە توانیمان ئەو شوێنە سوتاوانە کە دووکەڵ گرتبووی بە ژووری بازرگانی هەستین بە خاوێنکردنەوە و شوشتنی ناو بازار و جگەلەوە وەکو ژووری بازرگانی چی دیکەتان کردووە بۆ ئەو خاوەن دوکانانە؟ وەکو بازرگانەکان تاکو ئێستا ئێمە وەکو لێژارمانەیە دوو برامان لە ناو بازارە هاوکاریان دەبیتن، ئیشاڵە نزیکەوە ئەوەی پێویستشان پێویتن زیاتر. ئێمە وەکو چەند بازرگانێک وەکو ژووری بازرگان ڕێنمایی خۆی هەیە بە پێی ڕێنماییەکان دەتوانین هاوکار بکەین، بەڵام ژووری بازرگانی لەخوا بە زیاد بێت چەندەها بازرگانی ناوداری هەیە خۆشمان هەندێک هاوکاریمان کردووە، هیوادارین زیاتریش هاوکاریان بین. باشە لەبارەی قەرەبووکردنەوەکە وەڵامی تەواو وەرنەگرت کاک کامەران، هەمویان قەرەبوو کراونەتەوە یان قەرەبوو دەکرێنەوە؟ بەپێی داتایەکانی پارێزگاری هەولێر هەموو دوکاندارەکان بەپێی پێویست قەرەبوو کراون، قەرەبوویان وەرگرتووە. ئەوەی ئەمن ئەو زانیارم لایە، بۆیە لێژنەیەک لە پارێزگاری هەولێر پێک هاتوو بۆ بتوانە هەر دوکانێک چەند زەرمەند بووە چەند دەتوانن حکوومەت قەرەبوویان دەکاتن. هەموو داتایەکان لە ژووری پارێزگاری هەولێر نووسرا بوو، هەموو ناوەکان بە پێی دوکانەکان چەند زەرمەند بووە، دوکان هەبووە بەخوای احتمالە ملیۆنێک دۆلاری زەرمەند بووە، دوکانە هەبووە بای
چەند ملیۆنێک دینار زەرمەند بووە بەڵام بەپێی پێویست نەبوو بەڵام هەر هاوکاری هەر باش بوو تاکو بتوانێت دوکاندارەکان بگەڕێنە سەر حاڵ و شوێنی خۆیان و هەروە ئێستاش پێویستیان پێەیە چونکە ئەم بازرگانانە ژیانی ڕۆژانیان لەسەر ئەم دوکانە بوو ئایا ئەمانە کە ساڵێک دانیشتن بەبێ کار هیوادارم هەموو زیاتی پەیوەندیدارەکان زیاتر بتوانین هاوکار بین دەست لە ناو دەستی بازرگانان و حکومت بتوانین ئەم ژیان و بازرگانەکان بگەڕێنە شوێنی خۆیان و بازرگانی خۆیان بکەن بەڵام ئێستا ڕەسمالەکان کە سەرمایەکان لە دەست نەمایە بەڵێ ئەتوانن چیان بۆ بکەن ینی وەک خۆشت ئاماژەت پێکرد نزیکەی ساڵێکە ئەوان بێکارن ئەتوانن چیان بۆ بکەن لە هاوردەکردنی شمەک و کاڵا لێرە کاراسانی چیان بۆ دەکەن و ڕسومات و باج وەڵای بۆ ڕسومات و باز ئەوەی لەسەر شانی ژووری بازرگانی بیتن ئێمە دەتوانین لە ڕسوماتەکان بەرپەی حکومەتی بیتن لە زۆر شت لیان خۆش بوو وەکو ئاو وەکو زەریبە و وەکو زۆربەی دوکاندارەکان لە کرێکانی خۆشیان خۆش بوو وەکو ئێمە وەکو ژووری بازرگانیش ئەوەی لەسەر ئاستیمە بیتن لەسەر ئەوەی مەبیتن ئەمەش دەتوانین هاوکاری ئەمین و زیاتر ئیشەئەڵڵا بۆ ئەوەی ئەوان زەرمەندی یەکەم و نەزدەر ئەوەش ئێمە وەکو ژووری بازرگان بەوانەوە هاتوین لێرە دەوام دەکەین و ئەو بازرگانە چونکە نزیکەی 4500 دوکان کە دەکا زۆربەی زۆری کاسبکار نزیکەی چەندەها کەس لەوێن دەردەژیتن ئێمە هەموو کات دەرکەما واڵایە هەر کارێکیان بەمە بکرێتن ئێمە بتوانین ئینشاءالله هاوکاریان بین باشە کاک کامەران گوتت دوکاندار هەبووە نزیکەی ملیۆنێک دۆلار زەرەری کردووە لە کاتی سوتانەکە ئەو کاڵایانی زیاتر سوتان لە بازارەکە چی بوو؟ وەخوای بەخۆی وەکو زۆربەی زۆری دوکاندارەکان وەکو قوماشکان زیاتر زەرمەند بوون ئەمە وەکو دوکانی خۆمان لە بازاری قەیسەری ئەمە لە ساڵی 1970 دوکانمان لێوە بۆ ئۆسێم کارەساتە ڕوودەدا بەڵام ئەگەر ئەو دەستی بکەرنەبە ئەو جۆرە سوتانە سێتەرەی لەسەر دەکرا بەڵام ئەوە زیاتر قوماش بوو زیاتر ئەوەی کە باسم کرد ئاماژەم پێکرد کە ملیۆنێک دۆلار ئەوە زیاتر کاری بۆن و ئەو شتانە بوو کە لە دوکان دەربازارێک کە خاوەن کۆگا بوو لەوێن دەرکەی هینابووی لە وڵاتی فەڕەنسای لەوێن دەریدا نابوو کە ملیۆنێک بوو دوکانداریشە بۆ بای 200,000 دلار قوماشی تا 250,000 دلار خەڵکە بوو بای 100,000 دلار کە وەکو دۆلار بازرگانیشە بوو بەپێی ئەوەی کە لە دوکانی کاڵایەکانی ئەوەی سەرمایە هەبوو کە ژیانی ڕۆژانەی لەسەری بوو هەموو زەرمەند بوون وابزانم ژیان بازرگان بوو پاش ئەو سوتانەی بژێوی ژیانی نەمابوو کە خەڵک هاوکاری دەکرد لەناو پاکێجەکەی ئێمەش کە هاوکارانم ئامادەیان کردبوو خاوەندوکانێک دەڵێمە گلەیمان لە دوکاندارەکانی دیکە هەیە هەندێکیان دوکانەکانیان ڕادەست کراوەتەوە بەڵام هێشتا نەهاتوون بیکەنەوە ئێوە ئاگاداری ئەوەن هۆکار چییە ئایا ناتوانن جارێکی دیکە دەست بکەنەوە بەو کاری خۆیان؟ بەڵێ زیاتر من بۆ چوونی خۆم وەکو ئەوەی کە بزانم سەرمایان لە دەست نەمابیتن یان پێویستیان بە هاوکاری بیتن تاکو بتوانن کاڵا بین لە دوکانەکان دوکانەکان ئەگەر ڕادەستیشان کرا بیتن ئەگەر کەلوپەلی نەینن لە دوکانەکەی خۆیان کاسی پێ بکەن دوکانکردنەوەکە هەموو کاتێک دەبیتن بەڵام ئەوان کاسبن ساوڕێ دەکەن یان شتێکیان کردبوو لە دەروی وڵات بەگاتە ڕادەستیان تاکو بکرێتەوە وابزانم هەموو دوکاندارەکانی بازاری قەیسەری مێژووەک هەیە ڕۆژانە کاتی سوتان و پاش سوتانش هەموو ڕۆژ بەردەوام لەوەیە بۆ دڵنەوەی لەوێ دەداتەوە باوەڕ ناکەم هیچ کاسبکارێک لە بازاری قەیسەری دوکانی ڕادەست بکرێتەوە ئەگەر پێویستی بە پارە و یان بە کاڵە نەبیتن نەتانی دوکانەکەی خۆی بکاتەوە هیوادارین هەموو لایەکمان هاوکاریان بین تاکو ئەو ژیانە ئەو شوێنە ئەسەریە بگەڕێتەوە ژوێنی حاڵی خۆی من سوپاسان دەکەم سپاس بۆ تۆش بەڕێز کامەران سعید باجگر جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر